یەکەمیان هەژمارکردنی وەرزی یەکەم میوانەکان و لێکدانی دوو بکرێت واتەوەکو پار بکرێتەوە بە راپۆرت. بەڕاستی یعنی خوێنکار داوای ئەوە ئەکات لە وەزارەتی خوێندنی باڵا. بە هەمان شێوە خاڵێکی تر ئەوەیە کە خۆتان ئەڵێن ڕێژەی کۆرۆنا بەرزە و لەبەر ئەو هۆش زانکۆکانتان داخست بۆ ماوەی هەفتەیەک دوو هەفتە. لە کاتێکدا کە ئێمە ئەو شتە ئەکەن لەبەر بوونی کۆرۆنا پێویستە ئیمتیحانەکانیش بکرێ بە ئەلکترۆنی نەوەکو خوێنکار لە دەرەوەی شار بێتەوە ناو کەمپ بۆ کردنی ئیمتیحانەکانیان. خاڵێکی تر ئەوەیە کە بەڕاستی خوێنکار کێشەیەکی زۆری هەیە لەبەر ئەوەی دوو هەفتە پێش خۆ ئامادەکردن بۆ تاقیکردنەوە لە ساڵانی ترا دراوە بە خوێنکار بۆ ئەوەی کە سعی خۆی تایە بکە، بەڵام ئەم ساڵ تاوەکو دوێنێش کە ئەمڕۆ ئیمتیحانمانەیە بەڕاستی مادەیەکی زۆر دراوە بەسەر خوێنکارەکاندا و بۆ ئیمتیحانیش داخل کراوە. بۆیە لەسەر داوای زۆربەی مافی ئەم خوێنکارانەی کە لێرەیە وەستاون داوامان کردووە کە ئەمڕۆ کۆبینەوانێ و لەبەردەم زانکۆی سلێمانیە دەرگای ڕاپەڕین بۆ داواکردنی مافەکانمان. وڵی یەکەمیان هۆکاری سەرکیەوەی کە ڕەمەزانە، دووەمیشیان هۆکاریەوە کە زۆریان داخڵ کردو بۆمان مامۆستاکان هیچ یارمەتیەکمان نایەن. ئێستاژ زروفی ئەوەشمان نییە یعنی هەرێکی بچێت مامۆستای تێبێتۆمان نەبگرێ بەڕاستی جاکە ئیتر وڵی نازانین ئەگەر بە قسەشمان نەگەن ئێمە بەرداوامە بین لە بایکۆتکردن.